بوومەلەرزە وێرانکەرەکەی باشووری خۆرهەڵاتی ئەفغانستان جارێکی دیکە پێوەرە مرۆییەکانی کۆمەڵگەی نێودەوڵەتی خستەوە ژێر پرسیار. خۆراوا لەلایەک بۆ جەنگی ئۆکرانیا سەخاوەتمەندانە یارمەتیەکانی پێشکەش دەکات و لەلایەکی دیکەش بۆ پشتگوێخستنی یارمەتیدانی زیان لێکەوتوانی ئەفغانی پاساو دەهێنێتەوە. بەرزبوونەوەی ڕێژەی زیانەکان پەیوەندی ڕاستەوخۆی هەیە بە بێهێزی و خراپی باری ژێرخانی ئابووری و بیناسازی و نەبوونی ڕێگەوبانی گونجاو بۆ گەیشتنی تیمە پزیشکی و پێداویستە فریاگوزاریەکانەوە. ئەوەش بەهۆی جەنگی داسەپای وڵاتانی داگیرکەری زلهێزەوەیە کە نزیکەی 50 ساڵە ئەو وڵاتەی کردووەتە وێرانە. لە کاتێکدا دۆسیەکانی مافی مرۆڤ و دیموکراسی و ئازادی بیرروڕا دەکرێنە کارتی گوشار لەسەر نارەکانی هەژمونی خۆراوا لە جیهاندا، بەڵام هەرگیز لە دژی هاوپەیمانە دیکتاتۆر و ستەمکارە هاوپەیمانەکانیان بەکار نایەنرێت مادەم سەری خۆیان لەلای ئەوان قەبڵاندووە. مارتن گریفیسی نوێنەری سکرتێری گشتی نەتەوە یەکگرتووەکان لەو بارەوە ڕایگەاند لە سەدا 80 ڕێکخراوە مرۆییەکان لە ئەفغانستان تووشی دواکەوتنی گوژمە فریاگوزاریە داراییەکان بوونەتەوە، چونکە بانکە نێودەوڵەتیەکان ڕێگری دەکەن لە مامەڵەکردن لەگەڵ بانکی ناوەندی ئەو وڵاتەدا. ناوبراو داوای کرد ناوەندێک بۆ بابەتە بکرێتەوە بۆ ئەوەی ئەو کێشەیە تێپەڕێنرێت تا دواتر کێشەی سیستمی بانکی ئەفغانستان چارەسەر دەکرێت. لە ئەنجامی ئەو بوومەلەرزەوە بە سەدان هەزار کەس ماڵوێران بوون کە بەپێی راپۆرتی ڕێکخراوی منداڵان ڕزگارکەن. لە ئەنجامی ئەم کارەساتەدا 118,000 منداڵ لە مەترسی هەمەلایەنەدان کە خواردن و ئاو شوێنی حەوانەوەی خێرایان پێویستە. ئەوە لە کاتێکدا باران و سەرما باری ژیانی لێقەوماوانی خراپتر کردووە. ئەو وڵاتانەی لەم کاتەدا یارمەتیەکانیان گەیاندۆتە ئەفغانستان وڵاتانی پاکستان و ئێران و قەتەر و تورکیان، هەرچەندە سەرۆکی ئەمریکا جۆ بایدن پەژارەی خۆی لەو کارەساتە ڕاگەیاند، بەڵام گەمارۆکانی بۆ سەر کابوڵ و بلۆکردنی 9 ملیار دۆلاری بانکی ناوەندی ئەفغانستان ڕەوتی یارمەتیدانی وڵاتانی جیهانیشی خاو کردوێتەوە. ئەوە لە کاتێکدا زۆر بە سەخاوەتمەندانە بەدەیان ملیار دۆلار بۆ جەنگی ئۆکرانیا تەرخان دەکات. پاساوی سزاکانیشی ڕژێمی نوێی سیاسی وڵاتەکەیە کە بۆ خۆی ڕێکەوتنامەی لەگەڵ داواژۆ کردو لە دوای 20 ساڵ جەنگ لە لیستی تیرۆر دەری کردن، کەچی لە سەرگەڕانەوەیان بۆ دەسەڵاتی کابوڵ خەڵکی چەوساوەی ئەفغانستان سزا دەدات. الله ئەکبەر.